پرسیاری یەکەممان لەسەر مانگە کوردیەکانە. بێگومان مانگەکانمان لە قوتابخانە خوێندووەوانە مانجی جۆزەردان و خاکەلێەوە زەبا زیاتر ئاشکرای نەکەم بۆی لە پرسیارەکان بزانن. پرسیارێکمان هەیە دەڵێن مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ ئینجا من سێ هەڵبژاردنتان پێ بدەم. ڕێنمان خان مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ هاوین یان بەهار یان زستان. بێگومان گەلاوێژ مانگێکە تۆزێک گەرمە. پێت وایە دەکەوێتە چ وەرزێکەوە دەکەوێتە هاوین بەهار زستان. تۆزێک گەرمە؟ گەرمە. نەک تۆزێک گەرمە. ناتەبیعینیە گەرمە. هەر زۆر. گەرمە. هیترت پێ ناڵێم. تا باش. هەز دەکەم مایکەکە بەرزکەوە. دەکەوێتە هاوین. هاوین باشە بزانین کاکە محەممەد دەڵێ. بۆ ئەوانت ئاسان کرد ڕێنمە. وڵا هاوین. هاوین باشە بزانین ئەو چی دەڵێ؟ هاوین. هاوین. ئەویش دەڵێ هاوین. کەواتە مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ وەڵامی ڕاست هاوین. هاوین؟ کەواتە مانجی گەلاوێش دەکەوێتە وەرزی هاوین و دەستان خۆش بێت. کا چەپڵەیەک لێدەن چەپڵەیەک هەر بژی. پرسیاری دووەمانەی هەر لەسەر مانگەکان. بەڵام ئەم پرسیاران ڕێنمان نابێت ئاسانکاری بۆ خۆی بکاوە چۆن دەبێت فێڵە. پرسیاری دووەم دەڵێ کام مانگ دەکەوێتە وەرزی زستان؟ مانگێکە دەکەوێتە وەرزی زستان. هەندێک ئاسانکاریشی تێدا لە وشەکان. بەفرانبار، خەرمانان، خاکەلێوە. محەممەد؟ بەفرانبار. بەفرانبار بە بەفرەکە زانیت. بەفرانبار. بەفرانبار باشە. دەڵم بەفرانبار. باشە دەستان خۆش کەواتە وەڵامی ڕاست مانجی بەفرانبار دەکەوێتە وەرزی زستان و چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن. هەر بژی.